سووریا ڕۆژانە کریار و تشتێن نەلگۆر کوردیتیە نەلگۆر یەک ڕێزیە دکێ سەرکردێن ئەنە کەسێ و لاینگرێوێنا و چاڵکبان و دراگهاندنێدا ئیش دکن و کار دکن ئەوە هەمووە ینی دخنە زیندانێ خۆدا و اعتیقال دکن و دڕەڤێنن جعدا دەگرن هیچ تشتێکی درست دناو پەیەدێ و تەڤگەرە سیاسی بتەڤاییدا و بتایبەتی ئەنە کەسێ و لاینگرێوێنە وەختی بەشداریەوە مناسب نەبوو خۆتان بەشداریتان نەکرد یا خۆت لەلایەن کۆنگرێ نەتەوەییەوە داوەت نەکراوە هاتن داواکردن کۆمیتێکیش بسەرۆکاتیە کاک عەبدولکەریم عومەر دکتۆر عەبدولکەریم عومەر هاتن لە قامشلۆ ئەمەنداریە گشتی کۆمیتێک جوان دیتن داواکردن ئێمە بریارە ئەنجومانە نیشتیمانیە کوردی ji ber kiryar û tasarrufat û sulûk û tiştê rojane ê gopeyedel ser erdêtkê Rojavayê Kurdistan em dibînin goncaw nîne nemunasibe partiyek bi vî rengî tasarruf dike bi vî rengî tasarruf dike û dawa kongirekî dike dibêje werin ji bo em yekîtiyê çêkin û yek helwestê çêkin. Kongirê Neteweyî Kurd e هی هەموو کورد ناسراوە بۆچی ئێوە دەیکەن بە مڵکی پەیەدە و بە مڵکی ji ڕۆژە گۆهاتی دامەزراندن ئەv کۆمیتە کەنەکێ یا کۆنگرێ نەتەوەی کوردستان هەر پەکەکێ پێڕا دەبن کەسێکیش دەرڤەی پەکەکێ پێڕا نەبوویە دەبن دروشمە پەکەکێ و داخواز و فەلسەفا پەکەکێدا تم و تم تێدا مەزراندن و هەر ساڵ وەختێ تێدا مەزراندن بڤی ڕەنگی پارتەکانی باشووری کوردستان کە ئەندامن و بەشداریەکە تێدا ئەندامن و بەشدار ئێمە نەها ئێمە ئەم لە گۆر پرۆژە پەکەکێ حالێ حازر لە هەموو پارچەی کوردستانێ پرۆژەکە نەتەوە داخوازێ نەتەوە کورد تێدا تنەنە پرۆژەکە ڤالەیە بێ داخوازێ نەتەوە کوردە بێ داخوازێ ملەتێ کوردە پرۆژەکە تدبینێ براتیا گەلان الأمة الديمقراطية تشتي فلسفة برز آبو جوارا نويسيا آن بيكاش كودري آنينا بفيرنجي كار دكن وخباتي وسرفينا دكن أف فلسفة وأف أيديولوجيا قد خوازن پیدا ببه وردا مزراندن ورد قبول کرن دميجي همو كردادا فالي يعني تشتكي كردي تيدا تنيا كردي تيدا هبانا وقبول بوبانا حزبي بشداريان كردوا همو أمانة في فوتشتري بكاكيان أمانة كو بكاكا بيرا كانوا أو لا ينقري إما كردستان روج آفا إيقو هاتنا بشدار بونا أف حمل لا ينقري ولو دب هناك جوانا دبن نابيت حال فيدا هناك جواد بن لا آلية السيام يعني أنا كسي ونا بيدي ليه عمليا أنها لا ينقري بيدينا وبروجا بيدي دهندروي سوريا دمشي بتم وتم روجا كيج روجا حزبك جواي ايجو لا ينقري بيدي وخو حسيب ديكن سيام واي تحالف واي وكيدن روجا بيانك در نخصنا ايدانا نكنا قرتنا سركردن وسياسي وجالكفان وروشنبيري دهندر لا كونفرنسي اوها بوچی لە کاتێکە ئێوە داوەت کراون و دەتانتوانیت دەنگی خۆتان لەوێ بەڵند بکەن و باسی ڕۆژاوی کوردستان بکەن و وەزعی ئەوێ بکەن بۆچی ئێوە ئەمە ڕەت دەکەنەوە بۆچی ئێوە بەشداری ناکەن لە شتێکی ئێمە فرازە پرێزاوا دبینن تەسەڕفات و سلووکی وای ڕۆژانە دبینن دەرحەقا ملەتێ کوردە و تشتێک و هاتیەدا مەزراندن لەسەر عەردێل کوردستانە سووریا ئەم دبینن ئەv پارتی نەیاگۆ دخوازێ وەلەو دبن عنوانێ کۆنگرێ نەتەویدا لێ تشتێکی واو نەتەوی بە هەڤدوورە تنەیە دووری داخوازێ نەتەوا کوردن دووری پرۆژێ نەتەوا کوردن پرۆژاوانە پرۆژەک تایبەتە حزبیە فەلسەفەکە ئەیدیۆلۆجیکە خاص بوایە نەب کوردایە تی برا کەرەم بکەن چ شتێکیش بۆ کوردات خوازن چییە برا کەرەم بکەن بێژن ئێمە ئەم تاڵەمە نکارن لە هەندروێ کوردستانە سووریا لە هەفتوو بکەن
بێگۆمان ئەمێلجیکی دیژی نکار لە هەفتوو کە ڕێکەفتن دنابمەدەهەنا هەولێرایەکە ددۆوە دهۆکە هەر ئەم گەهانەوێ دەرێ هەر بن پێکردنا و پشت ئابێت نە پشت گوێخوا و تجارە ئەلتیزام پێ نەکردنا ئێمە ئەم دبینن بڤی ڕەنگێ گۆ بڤی ڕەنگ و vê هەلوەستا گۆ دکن تجارە ئەم نابینن ئەونا کارن ڕێڤەبەریکێ کارن پێشوازیکێ کارن تشتێکی بەرنامجێکی کوردی بکەن زۆر چاکە بەڵام زۆر جار پێدا داخوازی لێەوە کردووە کە بچنەوە ڕۆژاوای کوردستان فعالیاتی خۆتان بکەن لە ڕووی سیاسیەوە تەنانەت ئەگەر پێشمەرگە و چەکداریشتان هەیە لەژێر چەتری یەک بەرەیە یەک جەبهەیە کە جەبهەی کوردی بێت بەس ئێوە ئەو متاڵەبەیەتان ڕەت کردوێتەوە بەرەڤاژی وێنە ئەم دخوازن وەکە ئەنجومانە نیشتیمانیا کوردی بۆ ئەم مل بە مل بە هەفتوورە بن ڕێکەفتنا دهۆکێ دەبێژە سێ بە شێوێ هەنە بەشێکی ئێداریە بەشێکی ئابووری و ڕێڤەبەری بێ بچڕەنگی کانتۆنا بچڕەنگی بخنە یەک و ئیداراوە بخنە یەک بەشێکی لەشکەریە ئێمە ئەم دەبێژن ڕێکەفتنا دهۆکێدا بەشێ لەشکەری حەچی لەشکەرێ وانە هەنا حەچی هێزێوای لەشکەری هەنا دەبێ وەرنە لەگەل هەفتوو ژۆرەکە وایە غورفەت عەمەلیات هەبێوە ئیدارە بکەن بە هەفتوورە تجارە لە خۆنەدای ئالیکی وەکە ئەنجومانە نیشتیمانیا کوردی ئەو پەیەدە قبول ناکێ ژبەر بوویە خودی چەک ژبەر بوویە خودی ئابووری ینی اقتصاد کەتیە دەستێوادا ژبەر بوویە خودی سینۆر کەتیە دەستێوانادا ژبەر تێکلاییە وانا چێبوونا بەرێژی ئەم دبێژن و هەنا ئەم وەک سیاست ژێ نەعاجزن ممکنە سیاستێ دەوار دبێ جارنا هەنێک تەحالوفاتێ وانا هەنێک ڕێکەفتنێوا ڕێجێ مێرە هەبن ئەمێ وی وەختی ببینن بێت تشتێکی درستە ئان نەدرستە بێت باشە بەردەوامەکەین بەس دەچمە سلێمانی بەڕێز محەممەد موسا سەرۆکی حیزبی چەپی کوردستان کورد لە سووریا لەگەڵمان دەبێت کە بەشداریان لە کۆنفرانسەکەی کۆنگرەی نەتەوەی کورد کردووە بەڕێز محەممەد ئێوە وەک چی بەشداریتان کردووە وەکو کاک جەدعان دەبێژێت ئێوەش لەژێر چەتر و ڕکێفی پێدە و پەکەکەیان یاخود نە بەڵێ کاک محەممەد دیارە پەیوەندێکە بەڵێ فەرموو بەڵێ دەنگ هەیە بەڵێ دەنگی تۆ دێت باشە ئەس پرساخوا تکارە بە دووبارە بکە ئێوە وەکو چی بەشداریتان کردووە ئایا حزبێکن لەژێر هەیمەنە و ڕکێفی پەکەکە و پێدەیان وەکو کاک جەدعان دەبێژێت و حزبێکن خاوەنی ئیرادە و سربەخۆیی خۆتان نین ئەم کۆنگرەی نەتەوەیە کۆنگرەی نەتەوەی کوردە یان کۆنگرەی پێدە و پەکەکەیە والله ظني هريك على كل رأي خد بيج او بربرسيارة بر رأي اخو قوتني خد والتمني دكم ورو بيتر بربرسياري تجس بين طرح كرن وكا هي نأتي عماتها مرب آلية حدود بشينا سربخوا هر حزبك حاضر بيد برد سربخوي وخدي إرادي وخدي رأيه وكسك نكار إرادة خلصر كسي فرد بك وأجواء هندري رونشتني دد هندري جواتي دد هندري كونغردا أجواءنا ديمقراطيون وهريك بەڵێ کاک محەممەد دیارە دەنگەکە و نایەت یاخود دەنگەکە قەتع بوو ئەگەر لەگەڵمان بمێنیتەوە دواتر بەردەوامە بین کاک جەدعان ئەوەی کە قسەی کرد دەڵێ ئەوانە هەمووی حزبی سەربەخۆن و حزبێک نین کە لە ژەڕکێفی هیچ لایەنێکی دیکە بن ئەم تۆمەتە بۆچی ئێوە دەنێرن پاڵ ئەم حیزبانە لە کاتێکە ئەگەر وا بێت تۆمەتە بەر ئێوە شەکەوێت کە دەڵێن ئێوەش لە ژێر ڕکێفی بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستانە لە باشوور و لە ڕێگەی ئەمانەوە ئێوە کار و باوڵین ئیشی خۆتانەکەن ئێمە بێژن ئەف ئەحزابێ پارتیەن سووری لەگەل پەیەدێ کار دەکەن ئانجی بوارە ئاریکارن ئەم نابێژن بێ پرۆژە قەومینە نەتەوینە ئەم بەحسا پەیەدێتکن بەس وەختێ لە کێلەکە پەیەدێ دراوەستن و پێرە ئاریکارن و قبول دکن پرۆژاوانە ئەوەژی عملیان پرۆژە خوا و بەرنامەی خوا بنپێ دکن ژبیر دکن
لسر پروژه پیاده دمشن یعنی وک انجمن اجتماعی کردی دبیجن یعنی هگر پیاده دخیل اف 3 ساله ریوبری کردستان سوریه دکی یعنی روجاوای کردستان دکی دخیل دو هر 3 ساله دا انجام چی دبینه انجام منطقه ڕۆژاوی کوردستانیان پاک کردوێتەوە و ئەمن و ئاسایشی خۆیان هەیە و حکوومەت بەڕێوە ئەبن و تەنانەت کۆمەڵی خەڵکی دیکەشیان بەشدار کردووە ئەوان لە کانتۆنەکان خەڵکی عەرەبیان بەشدار کردووە ڕێگان پێداوە معقول ئێستا بۆن بنە ئێوە بڵێن وەڵام ناهێڵن ئێمە بەشداری پێ بکەن کە کوردن ئێمە ئەم ڕۆژانە لەسەر عەردێ زیندانێوانە ئثبات دکن بێکی دخنە زیندانادا کا سیاسینە لاینگرێ ئەنجومانە نیشتیمانیا کوردینە و دۆستێوانە ئێمە ئەو ئیجازە دایەوە پەیەدا هاتیە تەمامەن ئەو وەکە ئەمر واقع ئەن کاتیە حالەك مؤقتە طالما ئەمر واقعە ئەف حالە مؤقت دەولەتە سووری حالێ حاضر ji dêrikê heya Şamê û hemû îşeme Şamê tune hemû deverê Kurdî peyadêkarê defter ailekê çêkê a resmî fermî û etiraf pê bibe peyadêkarê eqdek zewacê çêkê mu'teref pê peyadekarê xiraçxeydekê û şeh tarîfekê bide ke peyadekarê nüfusekê bide me an غيري ما ايوه بندكارن او انها طال نكارن ما نقوتي امكارن جبرجو او نكارن نابي دعوة دستوري ورخصتي وانا ما بكن وبريار وقانوني تشتيسر رخصت لحكومتي بعث دخوازن لا مسألة رخصتي البعث تخوازن لا مسألة رخصة موكب بري بعث وقتي هبو مخابرات بشار اسد وحافظ اسد هبون وی وقتی دامەزراندنە پارتیا سووری ئا کوردی ji pêncî û hefta veçî bûye hetanî niha bê rixset û bê muhlet kartke û peyedê jî nav de peyedê jî ji roja hatî damezrandin heta vê rojê rixset û muhlet nexwestiye ji Besîya û ji hikûmeta Beşar û bavê Beşar yanî ême niha nabê ew li gor hizbekê qanûna çê bike û destûra çêkê و تعلیمات در بخیل گور فصاله حزب خو هیچ انتخابات چه نبویا بشدار نبون خوتان نشون ما مستفاد به انتخابات فیزده به استیلام و تسلیم دور کردیش بشار الاسد استیلام کریه استیلام اوی بشار الاسد چیه باش خرابینا جبرگو آنها تخوازه بزورا خوا بتونگا خوا بزیندان خوا پروژه خوا آنجی باوری خوا سر مفرض بکی أنا هاتي بوي أمر واقع دكري دو لشكري جواز لا جبهة جواز دو بيشمركي جواز لا أبدا ما نخوستيا أم وك أنجمان اجتماعية كردي دبيجن حتى ركفتنا كسياسي شيء نبي هيج نابي دهزي لشكري عكسي هبدو هبن تفي قول لشكري سوتورو هيا چکداری سوتورو هنا چکداری صنادیده هنا چکداری سوریا ديمقراطي هنا او دبيجن حمو بيك هاتيه سوري اي دفرين كردي تي ده هنا چما افحم قبول دبن چرا پیشمرگه تنه قبول نابي پیشمرگه وقتا هري ام دبيجن وك انجمان اجتماعيه كردي دبي قياده وا يكبي دبي جورا عملياتا يكبي دبي برياري واج جهكي تنه دركبن چه نابي برياري پیشمرگه جهكي دركبن او يا پكي و يا پجي جهكي دي دركبن كاك جدعان يسا هر گروپێک چەکدار هەبێ وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان دەڵێت دەبێت بێتە ناو وەزارەتی پێشمەرگەوە لەوێش حاڵەتەکە جیاوازە ئێوە بۆچی چەکداری خۆتان پێشمەرگەی خۆتان ناخەنە ژێر ئەو چوارچێوەیەوە بۆچی شتێکی جیاواز دەخوازن نام جیاواز دخوازن ئەو جیاواز دخوازن ئەو چاوە دخوازن دەبێژن پێشمەرگە ئالا کوردستانی چێ نابێت سەرچەکەوە بێ ئەvە یەک و دبن دروشم و داخوازە پەیەدێ و دامەزراندنا وێنا بسەر دبن چ دروشمی دەچێ بوویە دەبێت دبن وێ دەکار بکێت مەسەلەن یەک ژێ سوورەتێ بەڕێز عەبدەڵڵا ئۆجەلان ده هەموو جەعدا و هەموو دەستگەها و هەموو باراگای پەیەدێ کوردستانە سووریا هەی مەسەلەن سوورەتێ بەڕێز عەبدەڵڵا ئۆجەلان لێیە سوورەتێ بەڕێز عەبدەڵڵا ئۆجەلان سەر ملێوانایە ئێوە خەباتی عەبدوڵڵا ئۆجەلان ڕەت دەکەنەوە ئەم نابینن بەڕێز عەبدەڵڵا ئۆجەلان کەسێکی کوردی سووریا نە کوردی سووریایە خۆدانێ پارتیەیە سەرۆکێ پارتیا پەکەکەیە
پکاکی دامەزراندنا وێل ساحاوێ و خەباتا وێل کوردستانە تورکیایە نابێ ئەز وەرم دەوێ دەرێ سەرمە فەرز بکێ دەوێتە دبن ڤاتشتادا حتات قبول نەکێ ئەم ناهێلن پێشمەرگەک دەرباسی کوردستانە سووریا بەڵام ئەم حیزبانەی دیکەش کە لە ڕۆژاوای کوردستانن خۆ هەمووی لەسەریان فەرز نەکراوە کە سوورەتی عەبدوڵڵا ئۆجەلان بەرز بکەنەوە لەسەر بارەگاکانیان لەسەر عالەمیان لەسەر شوێنە گەشتیەکانیان بۆچی مەسەلەن ئێوە دبن ڕێڤەبەریە پەیەدێدا ئالا ڕەنگین قەدەخەیە ڕۆژە ئالا ڕەنگین پار لەگرکێ لەگێ ڕۆژ احتیفال پێدکردن ملەتێ کورد احتیفال پێدەکردن ئەطفائی و ئاو و لەشکەر و عسکەری خۆ و ئەسایشی خۆ ئەو دەبێژێ ئاڵای باشووری کوردستان نە ڕۆژاوای کوردستانە ئالای باشووری کوردستان کۆنگرێ وانە باشووری کوردستان چێ بووە سلێمانیە نە باشووری کوردستانە نەگەرەکە ئەو ئالا ڕەنگین سەرسەرێ وارەبانە و دوێ ئەوی ژۆرێ دەبانە دەخەیە لە جەمانە دەبێژێ ئاڵایەکە کە با بڵێن هەموو کورد کۆگ نییە لەسەری و ڕێی جیاواز هەیە چ پێویستەکە تۆ مادام کۆنگرەی نەتەوەی کووردە ئاڵای بەشێک ئەگەڵ کاتە بێ ئاڵای ڕۆژ ئاواژ دکەم گۆ مامۆستا محەممەدێ موسێ ئانها لەسەر ڕۆدا و بێژێ ئەv ئالە نە ئالا کوردستانیە ئەمە قبولکەم هەگەر بێژێ بەرا کەرەم کێ بێژی نازانم مامۆستا محەممەدمان لەگەڵ ماوە بەێ گەڵوە مامۆستا محەممەد کاک جەدعان دەبێژێ ئەو ئاڵای باشووری کوردستان دەتوانن بڵێن کە ئاڵای کوردستان نییە گرفت لەوێ بۆچی کۆنگرەی نەتەوەی کورد ئاڵای کوردستانی بەڵند نەکرد لە کۆنفرانسی خۆدا مە باش لە کاک جەدعان گوداری کرد ئەس ناخوازم بەڵێ بەڵێ دیارە خەتەکە دیسان هێڵ ئینتەرنێت خاوە ناگات لە کاتی قسەکردنی بەڕێز محەممەد موسا سەرۆکی حیزبی چەپی کورد لە سووریا بەڵێ بەڵێ کاک محەممەد گوێمان لێتە ئەگەر دەنگی ئێمە دەویستی واقعي او تشتي يعني طرح كلن از خازن بجمعهم بس شيروك نتشيروك انه على كردستاني يعني على كردستاني ام انا هندري جفاتا مي تشاوريده على كردستان عراقي هندري جفاتي سر ماسيل تردواني او يعني دي بختي نحو دي مرو الهبتوكتي از نه چیروکا آلی سنی لكن تشتي قوت انه والله پیشترگی روشاوا قبول ناکن و سوتورا قبول دکن و سوتورا قبول دکن و سنادید قبول دکن راسته سنادید و سوتورا هنه در روشاوای کردستانی ده و اسایش کسی عرب و پیکاتی وی ولاتی هنه بس سنادید و سوتورا دبن قیاده یا پکیدنه دبن قیاده یکینه پارستنا گلدنه نه هزي الحالي خون و نه توجيهاتي وان الحالي خويه وقتي ام دبيشن دهز هندري ولا تكيدنابه ام ناخذ بله ابا هبن تنبن ابا غريداي بريارك سياسيه في مقدمات ويد دي بريارك سياسيه باتفاق وتوافق هذا ويتشاغي از اندام لجنه عسكري باتفاق هذا اوكي ويتشاغي ابي هواري ما مستجدعان ويتشاغي جنيد جبينا رابون سرخوا عم قبول ناكن بريارة ما يتجمد وقيادة ما يتجمد وعبي خو إدارة بكن هو كيزك يتر بخواه وتبن آلا خده بوطريقي يعني نفكرن مش اتفاق هاد هوكي بيك أهمية دي بدن تشتكي وضرورتها ومرحلة وهو صعبة هادو جدا بالدهروج هذا فأهمية ندان تشتكي ندان مستقبلي ملتي كل شيء أو نزار الأزوياء إجا جدعان ترسم كي جوار قوي موقفي بكونوا اتفاق هاد هوكي خراب كن ويتشاغي كي جوار قوت أبي برنتي أجويدكم مثلا آلا كردستاني جمع جي حرمتي وتقديري لكن دروج أباي كردستاني دي على بالوقت قميص عثمان لباب بكن بي والله نايل الآل رابع قال قلق دبارة وبقات بي أحسابها درات بن
آلة تخدمني أنا مكتب حزب ما لو أبي تعمل مكتب حزب ما بيك مكاتبها مدانانية ما آلة حزب خدانية أبا آلة مكاتبها رجعوا كردستان مشيتي وضعي استقرار بذل أويش أكيد ريفراندوم بشيء ببرز ترى آلك يعني أمي آلة كردستاني اعتماد بكن يا آلك بديل اعتماد بكن يا نفسك إنه أمي اعتماد باش ولا لروجاوي كردستان كاك محمد هیچ زەختێکتان لەسەرە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کارکردنەوە لەلایەن پێدەوە لەلایەن ئیدارەی ڕۆژاوای کوردستانەوە با بڵێن؟ ئێمە وەک پارتیا چەپ ئەم هەندڕێ ئیدارەی ڕێڤەبەریە خۆسەردە ئەم کار دەکەن و ئەم و ئەم ئەحزابی هەندڕێ ڕێڤەبەریە ئەم دۆستی هەبن ئەم حەریفی هەبن ئەماریکارن بە هەفتوورێ ئەم تەبد شغلن و کار دکن و خەباتێ دکنش بۆ ئەم کار بن قەدیا ملەتی خۆ ڕۆژاوای کوردستانی دبسەرخن ئەم دحالا میدانی دیژی کار دکن و ئەم دحالا سیاسی دیژی کار دکن ئەم ژوان هەواڵات خوازن دەبژ وی برژێ خۆی عاجی بەردن بەرا کەرەمکن بێن ڕۆژاوای کوردستان و ئەم دەستی خۆ دەستی هەفتن و ئەم قەدیا ملەتی خۆ مەشینن لێ خویای ئەو ناخوازن بێن وێ ڕەش و تاریە و زەحمەتیەک هەنە نەعلمین وان زەحمەتیە تەحمل بکەن حجەت و مبەڕاتێ وەڵا پەیدێ ناهێل و پەیدێ ناهێل نەولۆیە بەرا کەرەمکن بێن و کاری خۆ بکەن بەرا وەک معارض بشغڵن بەرا وەک ئۆپۆزیسیۆن بشغڵن و بەرا شەڕێ خۆش هیچ ڕێگریەک لە کاری ئێوە ناکات؟ فلان ڕێی یەک لە کاری ئێوە ناکات هیچ بربەستێک نییە بۆ ئێوە؟ ئەس تێ نەگەهاشتم پەیدا بربەست ji بەوە دروست دەکا یاخود نا؟ کەسێک ji بۆ me tiştekî durist nake ئێمە ئەم ئەحزابê حەلیفن ئەم دۆستی هەبن ئەم سەر بخۆنێ ئەم خودی ڕای نەڕینن ئەم خودی باوەرینە استقلالیە حزبا هەیە لێ وەختێک تەقاطعاتێ هێت بێتر مەزن و بەرفرا و سەر مستەوا سیاسی و ji بۆ ڕۆژئاوا ئەم و ئەحزابê هەندرێ ڕۆژئاوادا ئەم تەقاطع دەکەن ئەوە نەجرمەک و کەسێک نکارمە ئەتیهام بکە بێ بەڵێ وەڵ دیارە بەداخەوە پەیامەکەی کاک محەممەد موسا بەهۆی خراپی هێڵی ئینتەرنێتەوە بە تەواوەتی نەگەیشت کاک جەلان دووە پرسەر لای بەڕێستەکەم وکاتە کاک محەممەد موساوی تێگەیشتن دەڵێ کە ئێوە شۆرن کاری خۆتان بکەن کێ ڕێگرە ئەوە تا کەس ڕێگری لەمان ناکات ئێمە خوازیم مامۆستا محەممەد مەکاری با بەهەورە گفتوگۆ کردبانە ینی بەس مخابن من دەنگ نەکرد چ گوت ئەو یەک چوو ینی پارتیە ئەنجومانە نیشتیمانیە کوردی ویلایەتگیرێ وێنە لە هەندروێ کوردستانە سووریانە لقام شلۆنە ژدێریکێ حەیانی عەفرینێ والقام شو تينا قرتن والديريكي واعتقال دكن والعفريني واعتقال دكن سركردي انجمانا الاجتماعيه كردي وبارتيا اعتقال دكن نا بازداي المانيا انجيل تركيا بيادي واسايشي ولشكري بيادي دچن وادغرن او دكن نولويا محمد مستر محمد موسى خسر حقيقتي رد قفيزي سر تشتي سر عرضي تشد بي خسرت قفيزي نكاري دروي بيادي دا بيجي في تشتي شاش دكي نكار اما ببينن اف گوتنا وانا بانگا وانا انه برا ورنا روجاوا ايغو وازيندان دكن روجاوا وازيندان دكن باش سپاسەکەم ما حتاني نها انها چندك سركردي ما حتاني نها زنداني وادنا محمد موسى وغيري وينا وسكرتير بريزان ومحترمان روجكي نقوتنا قيمة مناي اف سياسي بكفنا زندانه بله بله سپاس برز جدعان علي اندامي نونراتي انا كسل هولير زور سپاس بو بجداريتان هر سپاس برز محمد موسى سروكي حزبي چپي كرد لسوريا كالاسلاماني و بجداري كربو بورا نماتواني بو خرابي يلا كان انترنت و بتاوتي پیامکت بگه سپاس بو بجداري کنتان سپاس بو برزان سپاس بو هاوکارانم سپاس بو تيچنه کنتان تا برنامه کی دیگه بخیر ورتان سپرم شادو کامران